خۆشەویستانم سڵاو. ئەمڕۆ لە ڤیدیۆیەکی نوێیەکە گرینەوە چۆنێتی وتنی گۆرانی خەو کە بۆ بێ لەو چاوە کاڵانە چیتر شک ئەبەمی هونەرمەند هەمەی نێرگزە. سەرەتا پێم خۆشە هەموو جارێک وەکو پەیمانم پێدا بوون کەمێک ئەکادیمی تر بێ بە هەروە شیکارێکەکەمان هەروە زۆر سادە و ساکار نەبێ، بەڵام لەگەڵیشیا وەکو گوێ ئەگرین یاخود سەیری ڤیدیۆکانەکەین بەڵکو چەند زانیاریکی لێوەرگین. ئەم گۆرانیە پێژەی بچووکی ماینەرە یاخود نەهاوەندی پێوترێ کەسی بیمۆڵ و میبی مۆڵی بەرەکەوێ، بەڵام بە ڕێزیان لە سۆڵەوە توێتی. هونەرمەند هەمەی نێرگز ڕۆحی شاد بێ، یەکێک بۆ لەو هونەرمەندانەی کە هیچ کات حەزی نەکردووە کەسێک لە دوای خۆی ئەو گۆرانەکانی بەڕێزیان بڵێنەوە، لەوە ترساوە کە نەکا تێکی بدەن لە کاتی گۆرانی وتنەوەکە یاخود دەبێ پرس بە خێزانەکەی پێن. هەر بۆیە کە من ئەم ڤیدیۆیەتان بۆ ناردم، بەڕاستی کۆڵێک نەشاز و خوار و خێچی تیا بوو. پێم خۆشە هاوکار بم لەگەڵتانە بۆتان ڕاستکەمەوە بۆ ئەوەی هیچ کوامێکمان گلەیمان نەیەتە سەر. بێگومان هەروەکو لە ڤیدیۆکانی تریشا باسم کرد، هەرچەنە منیش بەشی خۆم زانیاریم هەیە، بەڵام هەمیشە دەبێت لە زۆرێک وردەکاری زانیاریەکانە بگەڕێینەوە لای مامۆستا بە ئەزمونەکانمان کە زیاتر لە خۆمان شارەزاترن. هەر بۆیە من نە بە شەرمیێزانم نە بە عیبێزانم، ئەگەر بێت و هانا بۆ هەر یەکێک لە مامۆستاکانم بەرم بێگومان ڕەفزیان نەکردوێتەوە. زۆر سپاسی مامۆستا سەلاحەکەم دیسانەوە بۆ ئەم بەرهەمە هاوکاری کردمەوە لە پێدانی زانیاریەکان و تەکیدکردنەوەی لە چۆنێتی ئەو بەرکەوتانی کە لە مەقامەکەدا هەیە. زۆر سپاسیەکەم دووبارە. بێگومان ئەم گۆرانیە و یاخود با بڵێن تۆنی دەنگی یاخود وتنەوە و شێوازی وتنی هونەرمەند هەمەی نێرگز یەکێک بۆ لەو هونەرمەندانەی کە زۆر بە نەرم و سوفت و ناسکی گۆرانەکەی وتووە، بە تایبەت لەم گۆرانیە کە تەکنیکێک هەیە زۆرینەی ژەنیارەکان ئەیزانن پێڵێن لێگاتۆ. بڵێن کە بەستنی تۆنەکانە بەیەکەوە، بڵێن نعنی لەتی نەکەین لە بری ئەوەی بڵێن نەبرەکەی بڵێ ئاوا دەرکەوێت نەخێت بە تۆنەکە ئەگەر بە نزم لە بەرزەوە بێ بۆ نزم یاخود لە نزمەوە بۆ بەرز بێ بە یەک ڕاوندی بڵێن بە یەک جاری هێناوەتی نەبریتیان نەکردووە، بڵێن بە سادەیی هێناتی یاخود بڵێن بە فلاتی هێناوەتی. بەڵام لە تەنها شوێنێکە ئەو نەبرەی قورگیت پێنیشانەدا ئێستا دەینە سەرەی شیکاری گۆرانێکە بە هەموو بۆمان ڕوون بێ بزانم با بزانن و تێبگەن مەبەستم لە چی. ئەم گۆرانیە ناوی خەوە، وەکو ڕیسەرچەکانم کردووە یاخود وەکو ئەو تایتەڵانەی کە لەسەر گۆرانیەکەیە. ئەم گۆرانیە ئاوازی هونەرمەند هەمەی نێرگز خۆیەتی، بەڵام هۆنراوەی شەهید دڵشاد مەریوانیە. با هەموو گوێ بگرین بفەرمونون لەگەڵ ڕوونکردنەوەکانە. لێرە سەرەتا کە دەست پێکە زۆر بە فلاتی تۆنەکان بە جوانیەنێ بەبێ نەشاز. بۆ بێ لەو چاوە کاڵانەت چیشێک ئەبەم، نەیوتوە بۆ بێ لەو چاوە کاڵانە، یعنی نەبرەی تێ نەکردو بۆ یەڵم کاڵم بە فلاتی بەڕێکی تۆنەکانی زۆر بە جوانی هێناوە، نەشازی تیان نیە. کەوابێ ئەگەر تۆ بیت و بتەوێت یەکێک لەم گۆرانیانەی هونەرمەند هەمەی نێرگز بڵێیتەوە نەبرەی زۆر بکەیتە سەر، دڵنیا بە وەکو ئەو ئەداکەی تێگەدەی، یعنی وەکو ئەو نایڵێتەوە. بەڵێ ئێمە هەموو جارێک داوا لە گۆرانی بێژانەکەین
ئەگەر بیانەوێ گۆرانی کەسێک بڵێنەوە بە تابعی خۆیان بڵێن بە مۆرکی خۆیان بێڵێنەوە، بەڵام هەنێک شاکار هەن گوێگر لێتی قوبوڵ ناکە کە تۆ بتێ دەستکاریکەی، ئەتوانی کەمێک دەستکاریکەی، بەڵام کە تۆ هاتی ئەم گۆرانیە ڕێک و جوانە تۆ بیەنی پڕیکەی لە نەبرا، دڵنیا بە گۆرانێکە تێکەدەی، بۆیە گوێگر لێت قوبوڵ ناکە. وەکاڵانەتی شێک ئەبم لێم مەپرسە بۆچی هاتووم، لێم مەپرسە بۆچی هاتووم. سەریکە یاری بە قورگی ناکە، بە جوانی تۆنەکانە هێنێ. لێم مەپرسە بۆچی هاتووم، لێم مەپرسە، بۆ جاری دوم تەکی دەکاتەوە، لێم مەپرسە بۆچی هاتووم. بۆچی هاتووم وەک کۆترێکی لانەواز تەرەومەم، ئەڵێ وەک کۆترێکی لانەواز تەرەوماندوم. تۆ بێ لێرە ئەم دوو شەیە لەبی خۆتە بیری لەکەیتەوە. کۆترێکە تەرە و ماندووە، تەرێ بڵێن لە هێلانەکەی خۆ ڕۆشت و بوون بووە، ماندووشە. ئیتر لێرە تەسویری وشەکەی کردووە کە تەرێ و ماندووە، ناڵێ تەرە و ماندوو، نەهاتوە پڕیکا لە نەبرا، بۆ لەبەروی ڕێک تەسویری داوە، بڵێن یعنی ڕوئیەیەکی ڤژنێکی داوە بەو دوو شەیەکە بەڵێ تەرە و ماندووە، کە یەکێک تەرە و ماندوو بێ هێزیتیان نییە جوڵەجوڵ بکە، هێزیتیان نیە هەموو نەبرەی تێگا. کەوابێ لێرە بەڕای من ئەگەر دیقەتی ئەو دوو وشەیە بدەین، پێویست ناکە بە هیچ شێوەیەک نەبرەی تێکەی. دیارە خۆی هونەرمەند زۆر بە زیرەکانە ئاوازەکەی بۆ داناوە. هاتووم لە ناو چاوەکان تا تێر تێر بنوم، تێر تێر بنوم. هیچ نەبرەیەکی تێ نەکردووە، یعنی زۆر بە جوانی، زۆر بە دەقیقی و ڕێکی تۆن تۆن پیاەتە خوارەوە، بەبێ ئەوەی تۆ گوێت لە لەرەیەک بێت. ئیتر ئەمەش ئەسلوبی خۆیەتی، حتمما ئێمە هونەرمەندمان هەیە نەبرەی قورگی زۆرە لەرێنێتەوە ژێکانی دەنگی، هەشمانە زۆر بە پاکی و بەفلاتی بەڕێکی تۆنەکان ئەڵێ نەشازیش ناکە. چاوەکان تا تێر تێر بنوم، تێر تێر بنوم. هاتووم لە ناو چاوەکان تا تێر تێر بنوم، تێر تێر بنوم. سەیری لەم دێڕێڵێ پەنجەکانم تین و یانای، لە ویاشانەی کردۆ بە نەبرە، بڵێ وەکو هەنێکتان کە گۆرانێکاڵێن نەڵێ پەنجەکانم تین و یانای، نەیکردو وای نەکردووە. لێرەشا زۆر بە جوانی هێناتەوە، پەنجەکانم تین و یانای، دەستمەنێ بە ڕوویانەوە. ئەدائی زۆر بە جوانی بۆ کردووە، زۆر بە کوچۆ کۆڵانی تۆنەکانە ئەڕوا، تێگەی ناژێڵە هەڵە بکە، یعنی نەشاز نییە. تەنها لێرە لە هەموو ئەم گۆرانەیە کە گوێت لە ئەم گۆرانیە هەمە نێرگزە بێ باشە، تەنها لێرەیە کە گوێت لەم بەشە بچکۆلەی دەنگی هونەرمەند دەبێت کە لێراڵێ بابیان گێڕم، ئەلێرا قورگی بۆ لەرێنێتەوە. ئەگینا لە سەرەتای گۆرانێکەوە تا کۆتایی گۆرانێکە هیچ لە قورگی وا نالەرێنێتەوە تۆ هەستی پێ بکەی.
بەڵام بە جوانی سەمایەکی زۆر جوانی ڕێک بڵین لەسەر تۆنەکانی کردووە نەشازیش نییە. تا تێرعاتر ئەخۆنەوە تا تێرعاتر ئەخۆنەوە کابێت زۆر تکایە ئاگاداری ئەو گۆرانیانە بن کە بوونەتە شاکارێک زەمنێکی دوور و درێژ خەڵکی گوێی لێگرتووە بوونەتە یادگاری لایەوە خەڵکە جێماوە تکایە کە تۆ دێ دەستکاریەکەی دەبێتە کێشەیەکی گەورە خەڵک پێت ناڵە دەستە خۆش بێ. لێرەدا ئەگەر بە جوانی گوێ لەو دێڕەی یەکەم بگری ئەزانی لەکوێ دێڕەکەی کردو بە دوولەتەوە هەم هەناسەی وەرگتۆ بە زیرەکی هونەرمەند خۆی لە هەمان کاتیشە توانیوێتی دوو دێڕەکە دوولەت کا تۆ پێی نازانی بە جوانی بڵێن ئەڵێ بۆ بێ لەو چا وەکاڵانەت چیشێک ئەبەم بۆ بێ لەو چا وەک بۆ بێ لەو چا وەکاڵانەت چیشێک ئەبەم وەکوتم هەموو تۆنەکانی پێکەوە نووسانوە و زۆر بە جوانی بەسەر تەلەکان دێتە خوارەوە نایڵە تۆ پێی بزانی بۆیە لەرەی زۆر بەکەمی لەرەی هەیە تۆنەکان بەستن بە یەکترێەوە و بەڕێکی لەسەر بەڕێکی پیا بەسەر تۆنەکان دێتە خوارەوە بێ ئەوەی نەشازیشکە کابێ ئمە ئەتوانین بڵێن مەرج نییە هەچی هونەرمەندێک کە نەبرەی نەکرد لە کاتی گۆرانی وتنیا کەوابێ ئەمە ئەدای نەکردووە و هەچی نەبرەی زۆر کرد کە ئێمە بە هونەرمەندێکی زۆر باشی بزانین نەخێر وەکوتومە لە ڤیددیۆکانی تریشا تکایە دەست بە نەبرەکانتانەوە بگرن هەنێ جار ئەزیادەت و کە نوقسان کەوابێ هەنێک جار زیادە ڕۆیی وەکووابێ نوقسانی بێ لەبەرەوە تکایە ئێوە هەوڵ بدەن نە زیادەی بخەنە سەر و نە نوقسانیشی بکەن بۆیە تاتوانن زۆرتر سەعی لە ئاوازەکانە بکەن گوێیەکی زۆر باشی لێ بگرن پاشان وەرن هەوڵ بدەن بیڵێنم کەوابێ ئەگەر تۆ بتەوێت پێی گۆرانیەک لە گۆرانەکانی ئەم هونەرمەندە بڵێتەوە دەبێت زۆر بە جوانی گوێ بگری ئەوەتان بیر نەچێت هەموو جارێک لە ڤیددیۆکانی تریشا باسم کردووە بتەوێ گۆرانیەک بڵێیتەوە گوێگرتن پاشان گوێگرتنێکی زۆر یەکەم جار گوێچکەت پڕکە لە گۆرانێکە لە ئاواز و تۆنەکەی لە ئەگەر ئاسفی لە دێز و بیمۆڵەکانی لەو بەرکەوتانی کە بەرێکەوێ لە پێیژەکە بۆی غەریب نەبێ بەلاتەوە کە لە کاتی گۆرانەکە دێتە گوێچکە پاشان وەرە وشەکانی بنووسەرەوە چونکە ئەمانە هەمووی شاکارێکن هەم ئاوازدانەرەکەی هونەرمەند هەمەی نێرگس خۆیەتی هەم دەنگەکە هەم دڵشاد مەریوانی کە شەهید دڵشاد مەریوانی لە ژیانە نەماون ئەبێ ئەمانە ئاگامان لە قودسیەتی کارەکە بێکە بەداخۆی ماڵین نەخێر ئەوان لە ژیانە ماون بەڵکو ئێمە مەحروم بووین لە گوێگرتن بە لای لە دەنگ و ڕەنگی ئەوان ئومێ دەکەم هەچ گۆرانیەک یاخود هەر شاکارێ دەستێ دەنێ تکایە زۆر بە جوانی گوێی لێ بگرن زۆر بە جوانی تەمرینی تیا بکەن سەرەتا وەکوتم گوێچکەتان پڕکەن لە گۆرانێکە با هێندە گوێی لێ بگری خۆت بێزاربی لەوەی پاشان وەرە گۆرانێکە بڵێ دەنگی خۆت تۆمارکە بیهێنە گوێی لێ بگرەرەوە زۆر دڵنیام لە دوای ئەو هەموو گوێگرتنت ئەوە نا ئەزمون پەیاکەی کە بتانی لەکووا خۆت نەشازت کردو وەکو هونەرمەندەکەت نەوتوێتەوە دووبارە ڕێز و سڵاوی ئەمەلی سعید کوردە قبولکەن تکایە سەبسکرایبی یوتیوبێمان سعید کوردە بکەن بۆ ئەوەی هەر پرسیارێکتان هەیە یاخود هەر ڤیدیۆیەکی نوێ پۆستەکەم تاکو ئاگادار بن ئومێدی ڕۆژێکی خۆشتان بۆ دەخوازم خواتان لەگەڵ